بله پیکانینا حکومتا نویا عراقی گود روژاوا عراقی هروها حریما کردستانی دژی روژاوا کری گرنگه صباح صبحی اندامی پارلمانتوی عراقیش بغداد لگل منه دنباش که صباح به بریارا دادگاه فدرالی یا عراقی کنها فراکسیون باسکی صدر وکی مزنترین فراکسیون کتله بناف دکه اف یکتی چواتی ده پروسیا پیکانینا حکومت انویا عراقی ده. سلااو لە ئێوەی بەڕێز و گشت بینەرانی کەی 24 بەڕاستی ئەمڕۆکە دادگای ئیتیحادی عێراقی بڕیاری داکەوە تەفسیرێک بدۆزێتەوە بۆ مادەی 59 تایبەت بە نیسابی یاسایی پەرلەمانی عێراقی ئەویش لەسەر ئەو ڕایە کۆکبوون لەسەر ئەوەی کە دەبێ ئەم دانیشتنە دوو لەسەر سێی ئەندامان ئامادە بن ئەنجا نیسابی یاسایی ئامادە دەبێ و دەتوانین بچینە ناو دانیشتنەکە بۆ دەستنیشانکردنی سەرۆکی کۆمار کە لە 7 مانگ دەست پێ دەکا ئەم دانیشتنە و هیوادارین کە بە شێوازێک بێ کە هیچ کێشەی لەسەر نەبێ و گرفتیشی تێدا نەبێ لەبەرەوەی بەڕاستی بارودۆخەکە تەحملی لە ئەو تەنگەشە و گرژی زیاتر لەوە ناکە و جگە لەوەش دوای ئەم دەستنیشانکردنی سەرۆکی کۆمار دەست پێ دەکەین بە جێبەجێکردنی مادەی 76 کە تایبەتە بە دیاریکردنی ئەو کوتلەیە کە زۆری نەنا لە ناو پەرلەمانی عێراقی بە شێوازێک کە زۆرینەی ئەو ژمارەی ئەندامانی پەرلەمان کە لە چوارچێوەی کوتلەیەکە لە ناو پەرلەمان دەستنیشان دەکرێت و ئەو مادەیەش پێویستی بەوەیە کە ئیتیفاقێک یاخود هیوادارینکەوە تەوافقێک هەبێ سازانێک هەبێنە ناو ماڵی شیعی هەتا بتوانین ئەو پرۆسەیە و پرۆسە سیاسیە ئاڵۆزە تێپەڕێنین بە شێوازێک کە پرۆسی سیاسی ڕانەوەستێ لە ناو عێراق لەبەرەوەی بەڕاستی ڕاوەستانی پرۆسی سیاسی مەترسێکی گەورەیە لەسەر بارودۆخەکە بە ترسێکی گەورەیە لەسەر داهاتووی عێراق کەواتە ئێمە لە ئامادەین و ئامادە سازیمان کردووە بۆ دەستنیشانکردنی سەرۆکی کۆمار کە هەنگاوێکی گرنگە بۆ ئەوەی گۆڕانکاریەک بخەینە ناو دەستەی سەرۆکایەتی کۆماری بەڕاستی ئەو دەستەیە پێویستی بەوەیە کە کەسایەتیەک بێتن بەدەر لە ئەو سەرۆک کۆمارانەی پێشوو کە بتوانێتەوە توانایەکی دیکە ببەخشێتە ئەم پۆستە کە خۆی لە خۆیدا پۆستێکە پێویستی بە هێزێکی ئیستیحقاقی انتخابیە لەبەر ئەوەی ئەو هێزە وەدەکاکەوە ئەو پۆستە گرنگی پێ بدرێتن هەروەها وەدەکاکەوە ئەو پۆستەش کاریگەر بێ لەسەر کۆمەڵگای عێراقی و هەروەها هەرێمی کوردستانیش ئێمە زۆر کێشە و گرفتمان هەیە لەگەڵ هەرێمی لەگەڵ عێراق نێوان هەرێمی کوردستان و عێراق ئەو کێشە و گرفتانە چارەسەر دەکرێت بە ڕێکوپێککردنی هەموو ئەو موئەسسەساتە تەنفیزیانەیە کە پێک هاتووە لە سەرۆکی کۆمار هەروەها سەرۆکی وەزیران بەڵێ كيكي صباح نهاد ام وضعي آلوز ام وضعي نباش يا سياسي لعراقي ده دست پیش خري سروك برزاني بو چاره سركرني ام بابتها بو سروكي حريما كردستاني نيجيروان برزاني سروكي پارلمانتوي محمد قلبوسي خميس خنجر سردانا نجف كرن کارگەری ئاوێ لە ئەتمۆسفەری سیاسی لە عێراقی چاوایە کەکەی سەبا بەڵێ بەڕاستی ئەم دەستپێشخەری سەرۆک بارزانی بە دەستپێشخەریەکی مێژوویی لە قەڵەم دەدرێت لەبەرەوەی زۆر دەنگۆی ئەوە هەبوو کە ئێمە دەستمان هەبوو لە جیاکردنەوەی ناو ماڵی شیعی و هەروەها چەندین تومەت خرایە پاڵ ئێمە بەڵام ئەم دەستپێشخەریە هەموو ئەو قسانەی ڕەت کردەوە و دەستی پێکرد بە پرۆسەیەکی یەکجار ئیجابی کە ئەم پرۆسەیە دەستی پێکرد بە سەردانی بەڕێز کاگنێچیروان بارزانی جێگەری سەرۆکی پارتی و سەرۆکی هەرێمی کوردستان و کاریگەریەکی ئەو تۆی هەبوو لەسەر ئەم
چەق بەستوەی کە هەیە لە ناو پرۆسی سیاسی و ئەو ئاڵۆزیەی کە هەیە و بە شێوازێک کە دووبارە چوارچێوەی هەماهەنگی دەستی پێکرد بە مراجعەکردنی سیاسەتەکانی خۆیان و ئەگەری ئەوەش هەیە لە داهاتوویەکی نزیکدا تا ڕادەیەکی زۆر هاوپەیمانیەک دروست بێ نێوان هەندێک لەلایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ تەیاری سەدری کە زۆرینەنا لە ناو پەرلەمان و ئەوەش وە دەکاکەوە پرۆسی سیاسی بەڕێوە بچێ لە چوارچێوەی ئەو فکرەیە کە بەڕێز موقتەدە سەدر پێشکەشی کردووە بە دامەزراندنی یاخود دروستکردنی حکوومەتی زۆرینەی وەتەنی کە ئەمە بە هیچ شێوازێک پاشگەز نەبووە لەم ئەو بڕیارەی خۆی ئەوە مانایەکی گەورە دەبەخشێ یەکەم مبادرەکە بۆ یەکگرتنی ماڵی شیعی بوو دوو پێشتر سەرۆک بارزانی دوو مبادرەی تری کردووە یەکەم مبادرەی ئەوەی کە پێش دانیشتنی یەکەمی پەرلەمانی کوردستان ئەوەش نێوان پارتی دیموکراتی کوردستان هەروەها لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان دەستەیەکی دانوستاندنی یەکگرتووی دروست کرد بۆ ئەوەی بچینە ناو بەغدا بە یەک ئێرادە بەڵام بەداخەوە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆڵیان کرد و پاشەکشەیان کرد لەم ڕێککەوتنە دووەم ئەو ڕێککەوتنەی کە نێوان تەقدم و عەزم کە لە ناو ماڵی سونی کە زۆر سەرکەوتوو بوو ئێستاش تەحالوفی سیادەیان دامەزراندووە بە سەرکردایەتی خەمیس خەنجەر و سێم مبادرەش ئەو مبادرەیە دەلالەتە لەسەر ئەوەی کە سەرۆک بارزانی زۆر حەریسە لەسەر داهاتووی عێراق و ئێمەش بە هەمان نەفەس کار دەکەین خاڵی دووەم ئەویش ئەوەیە کە ئێمە بە هیچ شێوازێک تەرەف نینە لەو ناکۆکیە کە هەیە نێوان ماڵی شیعیدا ئەوەش مانایەک دەبەخشێ کە ئێمە ئاشتی خوازین و مەسلحەتی هەرێمی کوردستان بە بایەخ دایدەنێن و هەوڵ دەدەین کەەوە ئەو مادە دەستوریانێکە لە ناو دەستوری عێراقی پێشێل کراوە دووبارە ئاکتیف بکرێن و دووبارە پێداچوونەوەیان تێدا بکرێن هەروەها ئەو یاسایانەیە کە تعتیلیش کراوە بەڕاستی ئێمە کێشە و گرفتمان زۆرە لەگەڵ بەغدا ئەگەر هاتوو ئەو موسساتانە ڕێک و پێک بێتە دامەزراندن بە شێوازێکی یاسایی لە چوارچێوەی دەستور و هەروەها لە چوارچێوەی یاسا ئێمە دەتوانین لەو حاڵەتەی مافەڕەوەکانی گەلی کوردستان بپارێزین و زەمانەتی بکەین بڵێ سپاسیاتت کەم کەکەی سەبا سوبحی ئەندامی پەرلەمانتویە عێراقیش بەغدا تولگەلمە